دیمەنی هێنانەوەی تەرمی 4 هاوڵاتی شاری دێرکی ڕۆژئاوای کوردستانە بۆ لای کەسوکارەکەیان لە کەمپی باریکەی شاری سلێمانی. سعدون لەگەڵ کوڕەکەی بەناوی حازم و بووکەکەی بەناوی عامشا و نەوەکەی بەناوی محەممەد ڕۆژی شەمە لە سەعات 3 بەیانیەوە بەڕێکەوتن بەرەو شاری دهۆک مەبەستی چوونەکەشیان بەشداریکردن بووە لە پرسەیەک لەو شارە، بەڵام بێئاگا لەوەی ڕۆژی دواتر دەبێتە ڕۆژی پرسەی خۆی و خانەوادەکەی. ئەو ئاساس هەرنە عەزایێ بەڕێدا حاسبارە شێت بێ چارن باڤە کوڕە بووکە و کورکەی بچووشکە چار تێدەنا هەر چار مرن و شفێر زەخۆوە و بەس ئەم چوون مە حالسمە نەدی مە چێوێنا نەدیت بربوون یە مرور بربوون ئەف مە تشتا مەدیت مە ئەبدیت. لە دوای شۆردن و نوێژ لەسەرکردنیان تەرمەکانیان بەڕێکران بەرەو گۆڕستانی باریکە و لەوێ بە ئامادەبوونی سەدان کەس بە خاکسپێردران و لە گۆڕستان بازباسی باشی و چاکی ئەم خێزانەیە. وعائلەکە زۆر فەقیر بوو و زۆر محتەرەم بوو. ئەما تقریبی 6 ساڵیا 5 ساڵیا تقریبا لە کامپن ڕۆژێک کەس جووا عاجز نەبوو، یانە عائلەکە زۆر برێز و احتیرام بوو. دخواستن هەرن دهۆک زادۆمیز خزم نەوا لەوێ بوون برێدا توژی ئەو حادیسە بوون 4 نەفەر تێدا چوون. با پێی وتەی کەسوکارەکەی ڕووداوەکە لە سەعات 10 بەیانیەوە لە سەر ڕێگای مووسڵ دهۆک ڕوویداوە. ئۆتۆمبیلەکەی حازم لەگەڵ بار هەڵگرێکدا پێک دەدەن لەگەڵ ڕوودانی ڕووداوەکەشدا 10 بەجێ هەر 4 سەرنشینی ئۆتۆمبیلەکە گیانیان لەدەستدا. ئەوەی پێیان گوتین لە تەبعاتلی کە لەوێ لە کاتی حایسەکە ژیان لەدەستدا بوو هەر چاران لەو دقەیە، یعنی هەر چاریان زۆر عەزیەتیان بوو، هەر چار کەسەکان کوڕەکە و خێزانی و باوکی هەر چاریان زۆر عەزیەتیان بوو لە ژێر کاتی حایسەکە. وەڵاهی خەزورم تەمەنی 64 ساڵە، ئەوەی تر کوڕی خەزورم تەمەنی تەوەی 27 ساڵە، خێزانی 24-25 ساڵە، مناڵەکەی 2 ساڵە. لە چەند مانگی ڕابردوودا حازم چەند جارێک هەوڵی ئەوە دەدات بچێت بەرەو دەرەوەی وڵات، بەڵام لە پاش چەندین هەوڵ شکست دەهێنێت. لە دوای بێئومێدبوونیشی لە گەیشتن بە وڵاتانی ئەوروپا ئەو پارەی بۆ ئەو مەبەستا کۆی کردبووە. چەند مانگێک لەمەو پێش ئۆتۆمبیلێکی پێدەکڕێت بێ ئاگالەوەی خۆی و هاوژین و باوکو و کوڕەکەشی دوایین هەناسەکانی ژیانیان لەناو ئەو ئۆتۆمبیلەدا دەدەن. ئەمیر محەممەد، کورسات نیوز، سلێمانی.